سڵاو ئەو کاتە باش دوێنێ لەگەڵ سەرۆکی حیزبی سەوزەکان کە وەزیری نێوخۆی فنلاندیشە قسەم کرد. هەندێک مساحبەیەکی کورتم لەگەڵ کرد، چاپێککەوتنێک هەندێک پرسیارم لێکرد. پێم خۆشە بە کوردیش بۆ کەسانێک کە ڕەنگە فنلاندیەکان تۆزێک باش نەبێ بە کورتیش باسی بکەم. پرسیارم لێ کرد کە بۆ دەبێت دەنگ بدەین لە فنلاند هەموو شتێک باشە، زۆربەی خەڵک سەر و باوەڕن، وڵاتێکی دێموکراتە، وڵاتێکی بەڕەحەتە، هەموو شتێک باشە، هەموو کەس ژیانی باشە. ئیدی دەنگدان مانای چیەوە و سیاسەکان وڵاتی بەڕێوە دەبن و هەموو شتێک بە باشی دەچێت پێش. زۆر خەڵک لە فنلاند ئەو نەزەریانەیە. ئەو کوتی نا، جوابێکی زۆر جوانی داوە کە پێم وایەکێک لە بیرۆکەکانی کە دەزەینی میشدا بوو ئەوە بوو ڕاستیش دەکا بەڕاستی. کوتی ئەو شتە باشانە دەبێ بمێنن، ئەگە دەنگ نەدەین بۆ هەیە دەستەیەک حیزبێک لایەنێکی سیاسی بێ هەندێک لەو شتە باشانە وەلا بەرێ هەندێک شتیدی لە جێویدانێ، ئەو شتە باشانە دەبێ ڕابژیرە. جا ڕێک ئەمن بۆ خۆم هەستم بەوەی کردووە دەماوەی ئەو 15 ساڵدا لە فینلاندم هەندێک شتی باشمانە بوون، وەگەگە دەچوێ دکتۆری زۆر زوو نۆبەت دەهات، زۆر زوو بەیانی زەنگ لێدا دایانکو سعات دەی وەرە دکتۆری ستا جاری وە زەنگ لێ دەی دەڵێ 2 هەفتەی دیژ وەختمان نییە، دەبێت بچێ دکتۆری شخصی. دکتۆری شخصیش یەکجار زۆر گرانە، ینی تقریبا نزیک بە 10 تا 12 بەرابەری نرخی دکتۆری دەوڵەتی، ینی قیمەتی بڵیتی دکتۆرێکی شخصی. جا بۆیە ڕاست دەکەم کوتی هەندێک شتیش هەیە بەڕاستی باش نین، لە ئاستێکی باش دانین دەی باشتر بکرێن. لێم پرسی وەک چی؟ کوتی وەکو ئەگە کەسێک کێشەیەکی دەرونی و ڕەوانشناسی دەبێ زۆر بەراحەتی ناگاتێ، وەختی پێ نادەن، درەنگ نۆبەی دێ، جاریوە بە 6 مانگە تو نۆبەت دێ، تو کێشەی دەرونی تێ بە 6 مانگ دواتر وەختی ناست پێ بدەن، وەختی ڕەوانشناست پێ بدەن، حتمما تووشی کێشەکەت گەورەتر دەبێت، حتمما جاری وایە تۆ زۆر زۆر بازدۆخەت خراپتر دەبێت. کابوو درەنگە دەیانەوێت سەرمایه‌گوزاری لەسەرەوە بە شێ بکەن کە زووتر خەڵکە وەختی دکتۆری دەروونناسی شتی وەژیرکەوێ، یان مەدرسە پەیداکردن. زۆر کەس مەدرسێ وەژیر ناکەوێت، دەیهەوێت لە مەدرسەی بخێنێ، لەو شاریدی بخێنێ، جێگان نیە. مامۆستاکان دایان هەوێ قوتابی کەم بن لە یەک پۆلدا، ئەوانە هەموو دەبێ پارەی وەدابندرێ، بۆ جێ وەدابندرێ، ئەوانە بەشێکی زۆریان دەبەردەستی مەدرسەکاندا. زۆر جالب بوو. شتێکی دیکە کە لێم پرسی ئەوە بوو ئەوەی کورد کە کوتی دەبێ ئێمە لە شارەکان، لە سیاسەتی شارەکان، شوڕای شار سیاسەتەکان ئەوە بێ کە کێشەی کەشوهەوا جددی بگرن، هەر بە ئاسانی بەستانایی بە قراغیدا تێ نەپەڕن. ئەوە شتێکی زۆر جالبە. لێم پرسی کوتم وڵاتێکی چووکی وەکو فینلاندێ لەو سەری کۆرەی زەوی وڵاتێکی 5 میلیۆنی چەندە دەتوانێت تەسیری لەسەر ئاب و هەوای کەشوهەوای دنیا هەبێ؟ هەوا موشە بۆم پرسیار بوو، وەڵامێکی زۆر باشی داوە. کوتی ئەگەر ئێمە ببینن نمونەیەک، خەڵکی دی چاو لەمە دەکەن، وڵاتانی دی چاو لەمە دەکەن، دەبێ یەکێک هەر ئەمە بڵێن ئەو وڵاتە نابێ و ئەمە بڵێ ئێمە هیچمان پێ ناکرێ و وەکو جاری وایە ڕەنگە تاکتاکی خەڵکی کوردیژە و پرسیارێ هەبێ ئەمیشە بڵێ جا من بەتەنێ چم بۆ دەکرێگە خەڵکەکە ئێرانی هەموو هەڵنەستێتەوە، ئەگە خەڵکی هەموو هەڵنەستێتە دژی حکوومەت و ئەمە بەتەنیا. ئەوانە باوەڕیان لەسەرەوەی نییە، دەڵێن ئەگەر ئێمە دەست پێ بکەین خەڵکەکەریش چاو لە ئێمە دەکا، وڵاتانیش چاو لە ئێمە دەکەن. زۆر بەڕاستی سەرنجێکی بۆ من جالب بوو. شتێکی دیکەشی کە کوتی ئەوە بوو کە وتی ئەمە دەبێت سەرمایه‌گوزاری بکەین لەسەر هێندێک شتی کە پەیوەندی بە کەشوهەوایەوە هەیە. وەک نمونە ئەمن ئاگام لێیە فنلاند دەیهەوێ کە چەند ساڵ پێش لە فینلاند لە تەلەفۆنی نۆکیادا لە دنیا نێوبانگی دەرکرد بوو، دەیهوێت ئەو نێوبانگی دووبارە بەدەست بێنێتەوە لە ڕێگای باتری ئۆتۆمبیلە بەرخەکان، کارەبایەکان. هەتا ئێستاوەندەی بزانم شەریکەی سامسۆنگ، کۆمپانیای سامسۆنگ زۆرترین نێوباتریان دروست دەکات. ئەوەندەی ئەمن ئاگام لێیە، ڕەنگەواژ نەبێ، بەڵام فنلاند ئەو هەر کار دەکات، لێکۆڵینەوە دەکات، لێکۆڵینەوە تاقیق دەکات کە ببێتە گەورەترین بەرهەمهێنەری باتری و باتری باش بەرهەم بێنێ. ئەوە ڕەنگە هەندێک کۆمە بە ژینگەی بکات. دەیەوێت هەندێک تەکنۆلۆژی دیکە بەدەست بێنێ بۆ ئەوەی کە ژینگەمان بپارێزین، ژینگە هەموو دنیا، کەشوهەوای هەموو دنیا بپارێزین. هەروەشی بۆ خۆتان هەست دەکەن لە هەر وڵاتێکی دنیا کە دەبینن کەشوهەوا وەک ساڵان نەماوە. ئێستا لە کوردستان
لە کوردستانی ئێران لە بەشی ڕۆژ هەڵاتەکەی بایەک دێکە تەپوتۆزی پێوە خۆڵی پێوەیە زۆر کەس فکر دەکا پێی وایە ئەو بە هەمووی بیابانەکان عەرەبستانەیە ڕەنگە بەشێکی ئەوە بێ بەڵام بەشێکی ئەوە ژینگە گۆڕاوە بۆی هەیە ئەو دەریاچە شتەکان هەموو ئیشک دەبنەوە هەموو نیشانەی ژینگە گۆڕاوە کەشوهەوای هەر ئەو وڵاتی وەکو ئێران تێک نەچووی تورکیای زۆر لە وڵاتانی دیکەی ئەمریکای زۆر وڵاتان تێک چووە ئەوەی وە نیشانەوە وڵات گەرم بووە ژینگە گۆڕاوە جارێ کاری بۆ بکەن ئەو سەرۆکی ئەو حیزبێ ئەوەی جواب داوە دوای وەش کە پێم کورد کەم بۆ دەبێ ئێمە دەنگ بە سەوزەکان بدەین گوتی سەوزەکان پرسیارێکی وەڵامێکی جوانی داوە کوتی ئێمە سەوزەکان هەر وەختی هەڵبژاردن قسە ناکەین هندێک لە حیزبەکان وەختی هەڵبژاردن دێن قەڵدە ئێمە بەردەوام هەوڵ دەدەین چوار وەرزی ساڵێدا هەوڵ دەدەین بۆی کە لەسەر خوێندن کاری ژینگە ئەوانە لەسەر ئەوانە سەرمایه‌گوزاری بکەین کار دەکەین ئەوەش شتێکی زۆر جالب بوو بەڕای من دوای لێم پرسی کە لە سیاسەتی شار شوڕای شار چەندە تەئسیری هەیە ئەو وڵاتە بەرحاڵ بەڕێوە دەچیە سیاسەتی کەڵانی هەیە لە پارلەمان و لە وەزارەتەکان ڕاستیاسەتی بۆ دادەڕێژێ شار چ وانێکێکی دەکات چونکی لە فنلاندە شارەکانیش تا ڕادەیەک سەربەخۆ کاران دەکەن هندێک دەسەڵاتی خۆیان هەیە وانی هەر دەبێت دەسەڵاتی حکوومەتی مرکزی دابن ئەویش وەڵامێکی جوانی جوابداوە بۆ نمونە کوتی بۆ نمونە ئەو شارانە ڕێگای دووچەرخە و پاسکیلیان هەیە ئەوانە دەتوانێت شارەوانی ئەو ڕێگانە خۆشکە ئەو ڕێگانە دابین بکە کوێ ڕێگایەوەی هەبێ بۆ نمونە دەبین لە فینلاند تەنیایە وڵاتێک کە وابزانام لە ئاستی هەموو دنیا کە لە هەموو شوێنێکی ڕێگای دووچەرخەی بەجیا بۆ دروست کراوە لە هەموو شوێن بەردەوام هەڵیشدا ئەو ڕێگانە دروستکەن تەنان لە قەراغ ئۆتۆبانەکانیشدان هەوێ ئەو ڕێگانە دروستکەن یعنی هاوشانی ڕێگا ئۆتۆبانەکان بۆ شارەکانی دیش ئەو ڕێگان هەبنجا کوتیم بۆنەوە شتێکی بچووکە بەڵام سیاستەکەی دەبەت دەستی شارەوانیدا یان ئەوەی کە ئەتۆ قەتار و شت لە نێک شارێکی زۆر هاتچێ بکە جوان هاتچێ بکەم کەس دەستی پێڕابگا بە پاسی دەستت پێڕابگا هەتاوێکە بەن ئۆتۆمبیلی خۆت بچی و زۆر کەس توانای کڕینی ئۆتۆمبیلی نییە و خەرج و مەصرفەکانی ئۆتۆمبیلی بیمە و قیست و ئەو شتانی نییە دەبێم کەس دەستی بە پاس و قەتاروانە ڕابگا دەیوانە هەموو سیاسەتە هاکن دەبەت دەستی شارەوانیدان یان بەڕێوەبردننی مەدرسەکان باخچەی ساڵایان ئەوانە هەموویان ئێستا ساڵان ئەوە نەبوو کە هەموو خارجێک نەیتوانین منداڵەکەی بەرێت بۆ باخچەی ساڵیان لەبەر چی لەبەرەوەی کەیوا بوو فقط یەک کەسیان لە کارێ بوو پارەی بەخێوکردنی منداڵ لە باخچەی ساڵیان زۆر بوو پێیان نەدەدرا نان دەبرد لە ئاکامدا زەرەکە بۆ چێ دەبوو زەرەکە بۆ ئێمە دەبوو کە منداڵەکەمان فێری فنلاندی نەدەبوو ئێمە مەجبور بووین نەیبین هەتا وەختی مەدرسەی لە وەختی مەدرسە یەک جێ دەچۆ مەدرسەی یەک جێ بە زمانی فنلاندی دەست بکە زۆر سەخت بوو بەڵام ئەو سیاسەتانیان گۆڕی ئێستا هەموو کەس دەتوانێت بیبا یارمەتی زۆر دەکەن بۆ هەندێک کەس هەرتەوە پارەی لە ناستێن بۆ باخچەی ساڵایان واتە مەهدی کودەگیان کودەکستان ئەوان هەموو سیاسەتایەکن دەبێت دەست شارەوانیدان جا بۆیە ئێمەی کورد دەبێت دەنگ بدەین ئەمن پێم وایە ئێمەی کورد دەبێت چاو لە وڵاتی خۆن نەکەین بڵین لە وڵاتی خۆن بۆن وێنە لە ئێرانێ دەنگەکان چ تەئسیرێکی وایان هەر کەسیان پێخۆش بێ هەڵی دەبژێرن کاندیدی تایبەت بخۆیان هەیە زۆر کەس دەڵێ لە هەرێمی کوردستان ئەو حیزبە دەسەڵاتی هەیە ئیدی دەنگدانی ئێمە تەئسیری نییە هەچی بکەینەوە حیزبەیدی فڵان حیزبە دەسەڵاتی هەیە و دەڵێن ئەوە پارەی خەڵک دەبن و یارمەتی ناکەن و بۆ کۆمەلگا کار ناکەن ئەمن لە هیچ یەکلەوانە نازانم منەوەی دەزانم کە لێرە لە فینلاند ئەوان نییە لە فینلاند هەموو کەس ئازادە خۆی کاندید بکە لە فینلاند دەسەڵاتی ئەسلی بێک حیزبی نییە لە فینلاند بە قسەی خەڵکی دەکەن جاریوە بە قسەی یەک کەسی لە سەر جادەی کە چاوپێکەوتنی تەلەڤیزیۆنی دەکە قسەکەوی دەگاتەوە ئاستی وەزیر قسەکەی بجێبەجێ دەکرێت بۆیە لە فینلاند دەنگەکانمان بە خۆڕایی ناچن دەبێت دەنگ بدەین هەروەچی کە ئەو وەزیرەش کوتی ئەگەر دەنگ نەدەین زۆر شتی کە ئێستا باشن لە دەستمان دەچێت و ئەوەندەش بزانن خەڵکی کورد نەڵێ ئەمە دەنگی مەتەئسیری نییە با دەنگی مەتەئسیری یەکجار زۆرە
بۆ نمونە شارێکی وەکو تورکۆی تا ئێستا دوو کەس شوڕای شارەتە بوو یەکجار زۆرە ڕەنگە سێ چوار کەس دیژ لە عەرەبەکان و ئەفریقایەکانوانە دەی 5-6 ئەندامی شوڕای شارەتە بۆ لە شارێکیدا بێگومان نەتو دەنگت تەسیری زۆرە چۆن دەبێت تەسیر نەبێت تەسیر یەکجار زۆرە بۆیە دەبێت دەنگ بدەین ئەگەر دەنگ نەدەین کەمکاریمان کردو ئەگە دەنگ نەدەین پێمان وایە کە زۆر داهاتووی خۆمانمان بۆ گرنگ نییە و ئەوەشتان لەبیر بێ تازە ڕەنگە نەسلی ئێمە چینی ئێمە زۆر شتی بۆ نەکرێت بەڵام چینی داهاتووی منداڵەکانی ئێمە پێویستە لە وڵاتیدا جیان خۆش بێ پێویستەمە پشتیوانیان لێ بکەین ئەو منداڵانەیمە پێویستە ببنە بە تا ئاستی سەرۆکوەزیرانیش بڕۆن لە وڵاتی بەڕێوە بن ئەمە لە ئێران هەر کوتمان ئەمە هیچ کارەمان مەجالمان پێنادرێت لە کوردستان هەر دەڵێن مەجالمان پێنادرێت لێرەش هەروە بڵێن دێمە کەنجێک کارێک دەکەین کەوا بوو دەبێت لێرە ئەمە کار بکەین دەتوانین منداڵەکەمان ببێتە شارەوانی یەک شارێکی ئێستا ژنێکی ئەفغانی هەیە ئەوە کاندیدا بۆ شارەوانی هێلسینکی شارەوانی پایتەختی یەک وڵاتی کە هەمووی ئێوە دەزانن هەر کەس بوو بە شارەداری پایتەختی یەک وڵاتی هەمیشە مەجای هەیە ببێتە سەرۆکوەزیران چونکی یەکێک لە پۆستە هەرە گرنگەکانی یەک وڵاتیە شارەوانی پایتەخت دەی ئێستاوە ژنێکی ئەفغانی ئەو کاری کردووە کە جگای خۆشحاڵەیە ئەمن بەم دەنگی پێدەدەم و بەڵام پێم خۆشتر بوو ئەگەر ئەوە کورد زۆرم پێ خۆشتر بوو بەڵام هەرەوەی کە خارجیە زۆر جگای دڵخۆشێ وەلی هیوادارم کوردێکیش وابێ کەوا بوو ئەمە لە وڵاتی خۆن هەر بەشداری سیاست نەبین لێرەش هەر بەشدار نەبین هەرش بژڵین ئەمە چەساوین و بێکەسین و بەدبەختین و هیچمان بۆ ناکەن و حیسابمان بۆ ناکەن دەبێت دەنگ بدەین دەبێت کاندیدی باش هەڵبژێرین دەبێت ئەگەر کەسێکی باش هەیە لە ساڵانی داهاتوودا بینین بیکەینە کاندید داوای لێ بکەین یارمەتی بکەین پشتی بگرین بۆی کە ئێمەش سەرکەوین زۆر سپاس